بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێبێ قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆ ئەم جارە دێنە سەر بەشی پێنجەم لە بیرکاری پۆلی 12 زانستی وانەی یەکەم تەواوکاری بێسنوور. تەواوکاری بێسنوور قوتابیان سەرەتا هێمای تەواوکاری ئەوە هێمای تەواوکاریە. باشە ئەگەر بێت و تەواوکاری واتە پێچەوانەی داتاشراوە. تەواوکاری f داشی x dx دەبتە چ ئەو f داشە دەبتە f x ئەوەش دەگۆڕە لە بۆ کۆ c نەگۆڕی تەواوکاریەکەی. باشە باب ئێستا بابین لە ڕێساکان پێدا بینەوە قوتابیانی خۆشەویست ئەگەر بێت و تەمەشاکەین ڕێسای یەکەم چ دەرێ تەواوکاری ژمارە dx باشە تەواوکاری ژمارە dx چی لێ دێ دەبتە ژمارە و x ئەو dxش دەگۆڕە لە بۆ کۆ c. ئەگەر بابین کۆمەڵێک نمونە وەرگرین نمونە یەکەم تەواوکاری 5 dx تەواوکاری سالب 3 dx تەواوکاری dx تەواوکاری لنی 3x dx تەواوکاری 5 dy. ئێستا بابزانین لە ڕێسای یەکەم تەواوکاریەکان کو وەردەگیرێ. قوتابیان زۆر ئاسانە. تەمەشایەرێک ئەو پێنجە ژمارە بە تەنها ئێکسێکی لە بۆ زیادکە دەبتە 5x ئەو dxش دەگۆڕێ لە بۆ چ لە بۆ کۆسی. ئەلێرانە سالبسی دەبتە سالب 3x ئەو dxش دەگۆڕێ لە بۆ کۆسی. dx قوتابیان ئێرە یەکە باشە دەبتە x ئەو dxش دەگۆڕێ لە بۆ کۆسی. ئەوەیان لنی 3 دەبتە لنی 3x ئەو dxش دەگۆڕێ لە بۆ کۆسی. ئەگەر تەمەشا ئێرەکەن ئەوە دەرێت تەواوکاری وەگرە بە گوێرەی وای واتە لە باتی ئێکسەکە کە دەرێت dx ئەوە دەرێت dy کەواتە چی لێ دەکەین دەرێن 5 y کۆسی یعنی لە باتی x وایکی لۆ زیاد دەکەین چکە دەرێت بە گوێرەی وای وەریگرە. ئەو جارە دێنە سەر ڕێسای دووەم. باشە ڕێسای دووەم یەکەم ڕێسای دووەم چییە؟ دەرێت تەواوکاری ئەگەر ئێکسێک توان نون بی واتە توانی لەسەربی dx چی لێ دێ دەبتە x توانەکە یەکی لۆ زیادکەی دابەشی توانە نوێیەکەی بکەین ئەو dxش گۆتوان دەگۆڕێ لە بۆ کۆسی. ئەوە ڕێسای دووەمە. بابێ کۆمەڵێک نمونە بنووسین. تەواوکاری x dx نمونەی دووەم تەواوکاری x توان 2 dx نمونەی سێیەم تەواوکاری x توان سالب 3 dx نمونەی چارەم باشە ئەگەر ژمارەی لە پێش بوو 4x توان 3 dx ئەوە هێمای تەواوکاری. نمونەی پێنجەم سالب 2 x توان سالب 3 dx x ئەگەر توانی لەسەر بوو بابزانین کو تەواوکاری وەردەگیرێت. تەمەشاکە یەک لۆ توانەکەی زیادکە ئەوە بەخۆی یەکە یەکی لۆ زیادکە دەبتە 2 دەبتە x توان 2 دابەشی توانە نوێیەکەی ئەوە بووە 2 دابەش 2 کۆ c. دەتوانین بە شێوە چکەش بنووسێ ئەوها جوانترە 1 لەسەر 2 x توان 2 کۆ c بەو شێوەیە. ئەدی ئەوەیان یەک لۆ توانەکەی زیاد کە دەبتە x توان 3 دابەشی توانە نوێیەکەی دەبتە 3 کۆ c. دەتوانین لە هەمان کاتدا بنووسین 1 لەسەر 3 x توان 3 کۆ c بەو شێوەیە. ئێستا ئەوە توانەکەی سالبە دەبتە چەند x توان سالب 3 کۆ 1 کۆیەکی کە دەبتە سالب 2
و دابەشی توانە نوێیەکەی کە سالب دووە کۆسی. ئەلێرە قوتابیان تۆزە سادەکردنەوەمان هەیە. سادەکردنەوەکە کووە دەتوانێت ئەو یەک لەسەر سالب دوی ببێ دەرێ دەبتە سالب یەک لەسەر دوو. ئەو ئێکسا ئەگەر تەمەشاکەین سالبە ئەوەیان سالبە ڕاستەوخۆ بیگوازەوە لە بۆ ژێرەی کەرتەکەی دەبتە ئێکستوانی دوو ئێکستوانی دوو. ئەوە تەواوکاریەکەیە کۆسی. ئێستا بابینە سەر نمونەی چارە. قوتابیان تەمەشاکە تەواوکاری کو وەردەگیرێ دەبتە 4 ئێکس یەک لۆ توانەکەی زیاد کە دەبتە 4 دابەشی توانە نوێیەکەی کە دابەش 4 کۆسی. ئەو 4 و 4 پێکەوە دەڕوا 4 لەگەر 4 پێکەوە بڕوا چەند دەمینێتەوە ئێکستوانی 4 کۆسی. بابێنە سەر نمونەی پێنجەم. ئێستا لێرانە سالب دوو ئەو سالب دوێ بنووسەوە ئێکس یەک لۆ توانەکەی زیادکە سالب سێ کۆیەک دەبتە سالب دوو دابەشی توانە نوێیەکەی کە یەکمان لۆ زیاد کرد بووە سالب دوو هەمووی دابەشی سالب دوی دەکەین کۆسی. سالب دوو لەگە سالب دوی دەڕوا باشە ئێکستوان سالب دوو دەمینێتەوە کۆسی. و هەروەها دەتوانین ئەوەش زیاتر سادە بکەینەوە ئێرە یەکە بیبینە ژێری دەبتە یەک لەسەر ئێکستوان دوو کۆسی. ئەوە تەواوکاریەکەیتی یەک لەسەر ئێکستوان دوو کۆسی. ئێستا بابین ئەو جارەیان ئەگە توانەکەمان چ بوو توانەکەمان کرد بوو. باش تەواوکاری ئێکستوان یەک لەسەر دوو تەواوکاری ئێکستوان سێ لەسەر دوو تەواوکاری ڕەجی سێ جای ئێکس dx dx باش. تەمەشا قوتابیان یەک لەسەر دوو دەتوانی بە حاسیبەی بنووسی یەک لەسەر دوو کۆیەک و دەشتوانی ئێستا لێرانە بەو یاسایی جێبەجێ بکەی ژێرەوە خۆی ژێرە ئەوە ژێرەوە خۆی ئەو زە سەرە کۆژێرە باشە ژێرە وە خۆی سەرە کۆژێرە. ئێستا با بزانین چی بەسەردی دەرێن ئێکستوان ژێرەکەی وەک خۆی بنووسەوە سەرە کۆژێرە یەک کۆ دوو دەبتە سێ و دابەشی توانە نوێیەکەی دابەشی سێ لەسەر دوو کۆسی. ئێستا بابین ئەو کەرتەی هەڵگەڕێنەوە دەبتە دوو لەسەر سێ ئێکستوان سێ لەسەر دوو کۆسی. ئەوجە ئێستا قوتابیان دەتوانین ئەوە بگەڕێنینەوە لە بۆ بیکەینەوە ڕەک بەخۆی ئێکسەکتوان کرد بوو ئەوە ڕەگە. تەمەشا ئێرەکە بابە دوو لەسەر سێ ڕەگەکەی بنووسەوە ئەوە دەبتە ڕەگەکە ئەوەش دەبتە توانی ئێکسەکەی ئێکستوان سێ کۆسی. وە زیاتر دەتوانین سادەی بکەینەوە دوو لەسەر سێ سێ چەندوی تێدایە یەک چەندیش دەمینێتەوە یەک کۆسی. دەتوانین هەتا ئاخیر سادەکردن بداتین ئەوە کۆسیە. بابین ئەو نمونەیان تەمەشای قوتابیان دەتوانی سەریعتر شیکاری بکەین ژێرەی کەرتەکەی بنووسەوە سەرە کۆ ژێرە سێ کۆ دوو دەبتە پێنج بەخۆی دەبیبرێت دابەشی پێنج لەسەر دوو بەڵام هەڵگەڕاوەکەی بینە پێشەوە دوو لەسەر پێنج کۆسی. دەتوانین بیکەینەوە ڕەک دوو لەسەر پێنج دەبتە ڕەجی دووجای ئێکستوان پێنج ڕەجی دووجا دووەکە نانووسرێ ئێکستوانی پێنج کۆسی. دەتوانین زیاتر سادەکەیەوە کو زیاتر سادە دەبتەوە
ئەو دوو لەسەر پێنجەی بنووسەوە پێنج چەند دوی تێدایە پێنج چەند دوی تێدایە چکە ڕێگەکە دووجایە پێنج چەند دوی تێدایە ژۆرێ گەورەترە لە دەرێ نابی پێنج چەند دوی تێدایە دوو کەواتە ئێکس توان دوی بینە دەرێ باشە چەند دەمینێتەوە یەک ئێکس دەمینێتەوە کۆسی کۆسی باشە باوە ئێستا ئەوەیان ڕەجی سێجای ئێکسە دەتوانین ڕێگەکەی بکەینەوە ئێرە یەکە دەبتە سەرەی کرد ئەوەش دەبتە ژێرەی کرد دەبتە یەک لەسەر سێ dx ئێستا با تەواوکاری وەرگرین ئێکسەکەی بنووسەوە سەرە کۆ ژێرە دەبتە چار لەسەر ژێرە سێ دابەشی چار لەسەر سێ بەڵام هەڵگەڕاوەکەی بینە پێشەوە سێ لەسەر چار کۆسی ئەوە تەواوکاریەکەیتی و دەشتوانی عین بە هەمان شێوەی وانە بنووسی سێ لەسەر چار ڕەجی سێجای ئێکس توانی چار کۆسی ئەگەر تەمەشا بکەین دیسان ژۆرێک گەورەترە لە دەرێ ئەو سێ لەسەر چارێ بنووسەوە چار چەند سێی تێدایە یەک ڕێگەکە ڕەجی سێجای وەچی خۆی چەند قلیش ماوە یەک ئێکسیش ماوە باشە ئەم چار سێی لێ بڕوە یەک دەکا یەک ئێکسی دەینێ دەری یەکی دەمینێتەوە کۆسی ئەوە بابەتی ئەگەر هات و ژمارە بەتەنها ئەگەر ئێکس توانی لەسەر بوو ئەوە ئەگەر توانەکەشی کرد بوو یان ڕەگ بوو باشە دێنە سەر ڕێسای ئەگەر چەند ڕادەیەکمان هەبوو چەند ڕادەیەکمان هەبوو دەتوانن قوتابیان ڕسمەکی بگرن خۆتان دوایە پێداچوونەوەیەکی لەبەو بکەن ئێستا دێنە سەر ئەگەر کۆمەڵێک ڕادەمان هەبوو لۆ نمونە تەواوکاری چەند ڕادەکمان هەبوو ئێکس توان سێ کۆ پێنج ئێکس توان چار کۆ شەش dx ئەو جارە تەواوکاری هەفت ئێکس توان شەش کۆ پێنج ئێکس توانی سێ کۆ چار ئێکس کەم لنی سێ dx ئەگەر بێت و ئەو دوو نمونەمان هەیە کوو بزانین تەواوکاریان کوو وەردەگیری تقریبا هەردوو نمونەکە پەیوەندیان بە ڕێساکەی تازەوەیە دوو ئەو دوو ڕێسایە شیکار یەک لۆ توانەکەی زیادکە دەبتە ئێکس توانی چار دابەشی چار کۆ یەکی لۆ زیادکە لۆ توانی ئێکسەکەی دەبتە ئێکس توانی پێنج دابەشی پێنج کۆ ژمارە بەتەنها ئێکسەشی لۆ زیادکە ئەو دی ئێکسەش دەگۆڕە لە بۆ کۆسی لە بۆ نەگۆڕەکە دەتوانین جوانتر بینوسین ئەوە یەک لەسەر چار ئێکس توانی چار کۆ ئەو پێنج و پێنجەش دەڕوا ئێکس توانی پێنج دەمینێ کۆ شەش ئێکس کۆسی بەو شێوەیە با بێنە سەر نمونەی دواتر ئەوە شیکار یەک لۆ توانەکەی زیادکە ئەو هەفتەی بنووسەوە ئەوە هەفت ئێکس توانی هەفت لە پاشان دابەش هەفت کۆ پێنج ئێکس توانی چار لە پاشان دابەش چار کۆ چار ئێکس توانی دوو ئێرە یەکە یەکی لۆ زیادکە دەبتە دوو دابەشی دوو کەم لنی سێ ژمارەیە دەبتە لنی سێ ئێکس و ئەو دی ئێکسەی برادەریشمان دەگۆڕن لە بۆ کۆسی ئەگەر تەمەشاکەی قوتابیان بابین ئێستا کورتکردنەوە هەیە کورتی بکەینەوە سادەیکەینەوە زیاتر تەمەشایکە ئەوە لەگەرەوەی دەڕوا چەند دەمینێتەوە ئێکس توانی هەفت ئێکس توانی هەفت پێنج لەسەر چار کورد نابتەوە کۆ پێنج لەسەر چار ئێکس توانی چار کۆ چار دابەش دوو دەبتە دوو ئێکس توانی دوو کەم لنی سێ ئێکس کۆ سی لنی سێ ئێکس کۆ سی ئەوە ئەگەر کۆمەڵێک ڕادەمان هەبی بەو شێوەیە دەتوانین داتەشراویان وەرگرین باش ئێستا قوتابیان دێنە سەر ڕێساچکە ئەویش پێی دەگوترێت ڕێسای ئی ڕێسای چوارەم
ڕێسای چوارەم ڕێسای چارەم چ دەرێت تەواوکاری EAX DX باشە تەواوکاریەکەی چی لێ دێ تەمەشایکە دەبتە یەک لەسەر A EAX کۆسی یعنی لە ئێرا وەک خۆی دابەشی داتاشراوی توانەکەی باشە بابزانین کۆمەڵێک نمونەی بنووسین لەسەر ئەو بابەتەی یان دەتوانین ڕێسایە چ کەشمان هەیە لەسەر تەواوکاری مەسەلەن تەواوکاری GX DX ئەگە جیداشەکەمان لە دەرێ هەبوو باشە ئەوە تەواوکاریەکەی چی لێ دێ تەنها دەبتە GX کۆسی یعنی ئەگە داتاشراوی توانی لە دەرێ هەبوو ئەو کاتی تەنها لە ئێراوە خۆی دەنووسیەوە بابێن کۆمەڵێک نمونەی بنووسین نمونەی یەکەم تەواوکاری E5X نمونەی دووەم تەواوکاری E-2X DX ئەوەشیان DX نمونەی سێیەم تەواوکاری 2/3X DX نمونەی چارەم 4E2X DX باش ئەوە نمونەی سێیەم ئەوە نمونەی چارەم نمونەی پێنجەم تەواوکاری 3x² EX3 DX نمونەی شەشەم تەواوکاری E-4X DX کۆمەڵێک نمونەی کەمان هەیە نمونەی جوانن بەس بە ئەوانە شیکارکەین ئاگادار بە قوتابیانی خۆشەویست لە بۆ ئەوەی بە تەواوی بتوانین لە پرسیارەکانی کێشەت نەبی دەبێت ئەو دوو ڕێسایە باش ئاگادار بی دەبێت ئەو دویان بە جوانی بزانی باشە ئێستا ئەگەر تەمەشا بکەین لە ئێرە ئەو خۆی بنووسەوە E5X دابەشی داتاشراوی ئەو توانی یعنی ئێرە ئەو پێنجە ئەیە بەجێرەی ڕێسایەکەی ئەو پێنجە ئەیە باشە دابەشی 5 بەڵام ئێرە چەندە یەکە دەنووسی 1/5 E5X کۆسی تەمەشای قوتابیان ئێرانە E-2X وەک خۆی بنووسەوە ئێرە یەکە داتاشراوی توانی یەکەی -2 کەواتە دەبتە 1/2 کۆسی ئەو سالبش دەتوانین هیچ جیاوازی نییە لە پێشی بی لەکن یەکەکەی بیت فەرق ناکە ئەوەیان تەمەشاکە لە ئێرا وەک خۆی بنووسەوە 2/3X باشە داتاشراوی توانی دەکات 2/3 دابەشی 2/3 ئێرە یەکە 1/2 کۆسی دەتوانین ئەوەی هەڵگەڕێنینەوە دەبتە 3/2 E2/3X کۆسی ئێستا ئەوەی تەمەشاکەین باشە ئەو چارەی بنووسەوە هەمووی وەک خۆی بنووسەوە داتاشراوی ئەو توانەی دەکاتە 2 کەواتە دابەشی 2 ئێرە ئەیەکە هەمووی دابەشی ئەیەکەی دەکەین کۆسی 4/2 دەبتە 2 E2X کۆسی E2X کۆسی ئەگەر تەمەشا ئێرە بکەین قوتابیان دەتوانین بە دوو شێوان شیکاری بکەین شێوازی یەکەم ئەو 3x² وەک خۆی EX3 داتاشراوی X3 دەکاتە چەند
پێشتر لە بەشی چارەم خوێندرا x توان سێ دەبتە 3x توان دوو کەواتە دابەشی 3x توانی دوو. ئێستا ئەو دووە پێکەوە دەڕۆن چەند دەمێنێتەوە ئی x توانی سێ کۆسی. ئەوە شێوە یەک. دەتوانی لێرانەش ئەگەر تەمەشای توانی ئیەکەی بکەی توانی ئیەکەی داتاشراوەکەی دەکاتە چەند؟ ئەوەیان داتاشراوەکەی دەبتە 3x توان دوو. مادام لە دەرێ هەیە ئەوەیان دەڕوە تەواوکاری و دیئکسەکەش دەڕوە کەواتە تەنها چەند دەمێنێتەوە x توانی سێ مادام داتاشراوی توانەکەی لە دەرێ هەیە کۆسی بەو شێوەیە x توانی سێ کۆ سی. ئەگەر تەمەشای ئێرە بکەین سالب 4x باشە دابەشی داتاشراوی توانەکەی سالب 4 کۆ سی. دەشتوانی بنووسین سالب 1 لەسەر 4 ئێرە یەکە سالب 4x کۆسی بەو شێوەیە. ئێستا دێین قوتابیان دوو نمونەی جوانمان هەیە تەرکیزکەن. تەواوکاری ئەگەر لین و ئی پێکەوە بێ لینی ئی 2x dx تەواوکاری ئی سێ لینی x dx. لینی x dx. ئێستا ئەگە تەمەشاکەم لە پۆلی 11 بابەتێکمان هەبوو سادەکردنی لین و ئی. لین و ئی قوتابیان هەموومان تێبینیمانەیە لینی ئی هەمیشە دەبتە چەند؟ دەبتە یەک. کەواتە لە سادەکردنی لین و ئی سادەکردنی لین و ئی هەمیشە لین لەگەر ئی دەڕوات هەمیشە لین لەگەر ئی دەڕوات ئاگاداری ئەو تێبینیە. باش ئێستا ئەگەر تەمەشای وەی بکەین با تۆزێک سادەی کەینەوە ئەو لین و ئیە دەڕوا دەبتە یەک چەند دەمێنێتەوە 2x تەواوکاری 2x dx. ئەومان خوێندیە یەکلۆ توانەکەی زیادکە دەبتە 2x توان دوو دابەشی توانە نوێیەکەی کۆسی هەلە هەمان کاتدا ئەوەش چی لێ دێ دوو لەگە دوو دەڕوا x توان دوو کۆ سی دەمێنێتەوە. دیسان قوتابیان ئەو نمونەمان هەیە ئەگەر بێت و لین و ئیەکە پێکەوە بڕوا ئەو سێیە دەبتە توانی ئێکسەکەی کەواتە دەبتە تەواوکاری x توان سێ dx. ئێستا بابین تەواوکارەکەی وەرگرین دەبتە چەند؟ دەبتە x توانی سێ سێ دەبتە 4 دابەش 4 کۆ سی. ئێرە چەندە یەکە دەبتە 1 لەسەر 4 x توانی 4 کۆ سی. ئەوە ئاخر نەتیجەیە. دینە سەر ڕێسایەکی کە ئەویش ڕێسای پێنجەمە ڕێسای لین. ڕێسای باش ڕێسای لین چ دەرێ قوتابیان؟ دەرێ ئەگەر تەواوکاری لە بۆ ئەی لەسەر bx هەبوو dx تەواوکاریەکەی دەبتە چ؟ تەواوکاریەکەی دەبتە چ؟ تەواوکارەکەی دەرێت دەبتە ئەی لەسەر b ئەوە لنە بابە ئەی لەسەر b لینی x کۆسی. ئەو جارە
ئەگەر دیسان ئەگەر هات و ڕێسایە چکەمان هەیە مەسەلەن تەواوکاری جی ئێکسێکمان هەبوو جی داشەکەی لەسەرێ بوو یعنی داتاشراوی ئەو جیە لەسەری هەمان بوو ئەو کاتی دەبتە چێ دەبتە لنی بەهایڕووتی GX کۆسی ئاگاداری ئەو دوو تێبینیەی بن دوو تێبینیەکە جوانە لە بۆی پرسیارەکانی پێشی کارکەی بابین چەند نمونەیەک بنووسین نمونەی یەکەم تەواوکاری 1 لەسەر X dx نمونەی دووەم تەواوکاری -5 لەسەر X dx نمونەی سێیەم ئەلێرە با بنووسین نمونەی سێیەم تەواوکاری 2x-3 کۆ 5x ئەوەشیان 6x-2 کۆ 5 dx نمونە چکە نمونەی چارەم تەواوکاری ساینی x ئێرەش کۆساینی x dx بابزانین تەواوکاریەکەی کووەردەگیرێ بابە لێرە یاسامان هەیە ژمارە لەسەر x ژمارە لەسەر x تەواوکاریەکەی دەکاتە چەند دەکاتە ژمارەکە لنی x ئەوە یەکە دەبتە یەکە نانووسێ یەک لنی x کۆ سی بە ژێرەکەی وەردەگری لە ناو نرخی ڕووداوی ئەدی ئەوەیان -5 لەسەر x دەبتە -5 لنی x کۆ سی ئێستا ئەگە تەمەشا ئێرەکەین قوتابیان ئەویان نمونەکی گرنگە ئاگاتان لێبی ئەگە تەمەشای هیچ ڕێسایەکمان نییە لە تەواوکاری لە بۆ ئەوانەی کە کەرتن نابی کەرتمان بمینێ یان کەوانە توانی لەسەربی ئەوانەمان هەبی دەبی خۆمان لێ ڕزگارکەین باشە دێ چی دەکەی داتاشراوی ئێرە وەردەگری داتاشراوی ژێرەی کەرتەکەی داتاشراوی ژێرەی کەرتەکەی دەکاتە چەند دەبتە دوو جاران سێ 6x-2 کۆ 5 6x-2 کۆ 5 بە کاملی لەسەرێ هەیە واتە بە جۆرەی ڕێسایەکەی داتاشراوی ژێرەمان لەسەرێ هەیە کەواتە وەڵامەکەی دەبتە چێ وەڵام دەبتە لنی نرخی ڕووتی ژێرەی کەرتەکەی کۆ سی مادام داتاشراوی ژێرەمان لەسەرێ هەیە دەبتە لنی ژێرەی کەرتەکەی ئەگە تەمەشا ئەو پرسیارەیەکەین باشە کۆساین داتاشراوەکەی دەبتە سالب ساینی x قوتابیان ئەمە لێرانە ساینەکەمان بە کاملی لەسەری کەرتەکەی هەیە بە سالبەکەمان نییە کەواتە سالبەکەی دانێەوە لنی ژێرەی کەرتەکەی کە کۆساینی ئێکسە لە ناو نرخی ڕوود کۆ سی بەو شێوەیە داتاشراوەکە ئەوە تەواوکاریەکە ئێستا بابینە سەر کۆمەڵێک نمونەیکە کە نمونەی زۆر جوانمان هەیە لەسەر ئەو بابەتەی تەواوکارێککە وەگرین ئیتوان x ئیتوان x کۆ 1 dx کۆمەڵێک نمونەیکە وەگرین تەواوکاری مەسەلەن 5x کۆ 3 ئێرەشیان 5 dx دوو ساینی 2x 4 کۆساینی 2x dx قوتابیان تەماشا کۆمەڵە نمونەیکەن وەلو دەتوانین ئەگەر مەسەلەن داتاشراوی ژێرەمان نەبی لەسەرە ئەوەشیان
لەوانەی سێەم باز دەکەین ئینشاءڵڵا با بێم بزانین کو داتاشرایی وەردەگیری تەواوکاریەکەی وەردەگیری تەمەشایکە لە کرد وچ باسمان کرد لە تەواوکاری هیچ ڕێسایەکمان نییە لە بۆ کرد با بزانین داتاشراوی ئێرەمان لەسەرێ هەیە ئیتوان ئێکس داتاشراوەکەی هەر دەبتە ئیتوان ئێکس ئەو ژمارە دەبتە سفر کەواتە بە کاملی لەسەرێ هەیە مادام داتاشراوی ژێرە لەسەرێ هەیە کەواتە ئەوە دەڕوا ئێرەش دەڕوا تەواوکاریەکەش دەڕوا وەڵامەکەی دەبتە لنی ژێرەی کەرتەکەی ئیتوان ئێکس کۆ یەک کۆسی تەمشە ئەو نمونەیەکەی ئەگەر بێت و داتاشراوی ژێرەی کردووەگەن دەبتە 5 لەسەرێ هەیە باشە کەواتە دی ئێکس دەڕوا پێنجەکە و تەواوکاریەکەش دەڕوا تەواوکاریەکە دەبتە لنی نرخی ڕووتی ژێرەی کەرتەکەی قوتابیان ئەگە تەمەشایەکی ئێرە بکەین داتاشراوی دوو ساینی دوو ئێکس داتاشراوەکە دەبتە چەند ساین دەبتە کۆساین باشە ئەوە کۆساینی دوو ئێکس داتاشراوی گۆشەکەی دەبتە دوو جارانی ئەو دوای دەبتە چار کەواتە داتاشراوی دوو ساینی دوو ئێکس دەبتە چار کۆساینی دوو ئێکس چار کۆساینی دوو ئێکس لە سەرێ کەرتەکەی هەمانە کەواتە دی ئێکس دەڕوا سەرێ کەرتیش دەڕوا دەبتە یەک ئەو نیشانەی تەواوکارەکە هێمای تەواوکارەکەش دەڕوا کەواتە دەبتە لنی ژێرەی کەرتەکەی کۆسی باش قوتابیانی خۆشەویست دێنە سەر ڕێسای شەشەم ئەگەر هاتووی تەواوکاریەکمان هەبوو GX توان نون GXێکمان هەبوو مەسەلەن نەخشەکمان هەبوو GX توان نون باشە GXێکمان هەبوو بەڵام لە هەمان کاتدا چمان لە دەرێ هەبوو جیداشمان هەبوو ئەین داتاشراوی ئەو GXەمان لە دەرێ هەبوو DX باشە یعنی ئەگەر نەخشەکمان هەبوو توانی لەسەر بوو بەڵام داتاشراوی ئەو نەخشەیەمان لە دەرێ هەبوو باشە تەواوکارەکەی چی لێدی دەبتە GX نون کۆیەک یعنی توانەکە 1 کیلۆ زیاد دەکەی و دابەشی توانە نوێیەکەی دەکەی کۆسی دابەشی توانە نوێیەکەی دەکەی کۆسی ئەوە ڕێسای شەشەمە بابێت دوو نمونەی بنووسین نمونەی یەکەم تەواوکاری دوو ئێکس کەوانە ئێکس توان دوو کۆ 5 هەمووی توانی دوو DX نمونە چیکە تەواوکاری 3x توان دوو کەم دوو ئێکس ئەو جارە x توان 3 کەم x توان دوو کۆ 5 هەمووی توانی 3 لەسەر دوو DX باش دەتوانین کۆمەڵێک نمونەی کەش بنووسین نمونەی سێیە مەسەلەن ساینی ئێکس کۆساین دووجای x DX تەواوکاری مەسەلەن ئیتوان x کۆ یەک هەمووی توان دوو DX ئێستا بابین تەواوکاری ئەو نەخشە توانە بەرزەکانە بابەتەکە توانە بەرزەکان و بابین تەواوکارەکە لە وەرگرین بزانین کو وەردەگیر قوتابیانی خۆشەویست بە جێرەی ڕێسایەکە ئەگەر داتاشراوی ئەو توانە بەرزەی کە ئەو کەوانەی توانەکەی لەسەرە لە دەرێ هەمان بوو بەو شێوەی تەواوکاری وەردەگیری ئێستا
ئەگەر تەمەشای ئێرە بکەین داتاشراوی ناو ئەو کەوانەیە داتاشراوەکەی دەبتە چەند دەبتە 2x 2xەکەمان لە دەرێ هەیە بەڵێ کەواتە ئەوە دەڕوا ئەوە دەڕوا دیxەکە و تەواوکاریەکەش دەڕوا باشە مادام داتاشراوی ناو کەوانەکەی لە دەرێ هەیە یەکلۆ توانەکەی زیادکە باشە دەبتە چەند x توان 2 کۆ 5 هەمووی توانی 3 دابەشی 3 بەڵام چووکە ئێرە یەکە دەبتە 1 لە 3 کۆ سی بەو شێوەیە یعنی ئەگەر بڕێک جوانتر بینوسینەوە بە پرسیارەکەی بنووسینەوە دووبارە ئەوە یەکەم تەواوکاری ئێرە 2x ئێوە x توان 2 کۆ 5 x توان 2 کۆ 5 هەمووی توانی 3 dx وەچی گوتمان داتاشراوی ئێرانە دەکاتە 2x مادام لە دەرێ هەیە دەڕوا تەواوکاری دەڕوا دیxەکەش دەڕوا یەکلۆ توانەکەی زیادکە دەبتە 1 لە 4 x توان 2 کۆ 5 هەمووی توانی 4 کۆ سی توانەکە هەرچەندێک بوو نمونەکەی پێشتر 2 بوو کردممە 3 ئێستا ئەوە 3 کردمە 4 باشە باڵ ئێستا بابین ئەو نمونەی شیکارکەین 3x توان 2 کەم 2x قوتابیان ئەوەی کە توانەکەی لەسرە تەمشای کە بزانە داتاشراوەکەی لە دەرێ هەیە ئەگەر داتاشراوی ئێرە وەرگرین دەبتە 3x توان 2 کەم 2x بەڵێ داتاشراوی ئەو نەخشەیەمان لە دەرێ هەیە کەواتە دیxەکەمان دەڕوا و داتاشراوەکەی دەڕوا و ئەوەش دەڕوا یەکلۆ توانەکەی زیادکە دەبتە چەند x توان 3 کەم x توان 2 کەم 5 کۆ 5 3 لەسەر 2 کیلۆ زیادکە ئەوە دووەکە 3 کۆ 2 دەبتە 5 هەڵگەڕاوەکەی بینە پێشەوە هەڵگەڕاوەکەی چەندە 2 لەسەر 5 کۆ سی بەو شێوەیە کۆ سی ئەگەر تەمەشا ئەو نمونەیەکەین ئەوەی کە توانەکەی لەسرە کۆساین دووجایە داتاشرایی وەرگرێ ئەو کۆساینە قوتابیان ئەوە وەکو وایە ئەو هابی بەشای کۆساینی x هەمووی توان 2 ئەوە ئەو هایە کەواتە داتاشراوی ئێرە وەرگرە داتاشراوی کۆساین دەبتە سالب ساینی x باشە سالب ساینی x ئەگەر تەمشاکەین ساینەکەمان بە کاملی لە دەرێ هەیە باشە بەس سالبەکەمان نییە کەواتە سالبەکی لۆ زیادکە و سالبەک لە دەرێ باشە ئێستا چی لێدێ ئێستا عالیەن کە سالبەکمان لۆ زیاد کرد کۆساین داتاشراوەکەی دەبتە سالب ساین سالب ساینی لە دەرێ هەیە کەواتە ئەوە دەڕوا هێمای تەواوکاریەکەش دەڕوا دیxەکەش دەڕوا یەکلۆ توانەکەی زیادکە دەبتە کۆساینی سێجای x کۆ سی بەڵام ئاگادار بە دابەشی توانە نوێیەکەش دەکەین دابەشی سێ و ئەو سالبەشی لە بیر نەچی ئەوە سالبەک با تۆزێک جوانتر بینوسین ئێرە یەکە دەبتە 1 لەسەر 3 بە سالب کۆساینی سێجای x کۆ سی ئەوە وەڵامی نیهائیە ئەگەر تەمەشا ئەو نمونەیەکەین قوتابیان ئەگەر تەمەشا ئێرەکەین داتاشراوی ناو کەوانەکەی دەبتە ئیتوان x لە دەرێ هەیتمان کەواتە دەڕوا تەواوکاریش دەڕوا ئەوەش دەڕوا یەکلۆ توانەکەی زیادکە دەبتە ئیتوان x کۆ 1 هەمووی توانی 3 دابەشی 3 کۆ سی ئەگەر تۆزێک جوانتر بینوسین 1 لەسەر 3 ئیتوان x کۆ 1 توانی 3 کۆ سی بەو شێوەیە دەتوانین تەواوکاریەکان وەرگرین قوتابیان ئێستا دێنە سەر کۆمەڵێک نمونەی جیاواز ئاگاتان لێبێ تەمەشایکە پێش ئەوەی بینە سەر ڕێساکانی ساین و کۆساین و تان تەمەشایک ڕێسای نەخشە سێگۆشەیەکان تەمەشای بابە
لە تەواوکاری ئەگەر دوو کەوانەمان هەبوو تەماشایکە تەواوکاری x کەم یەک x کۆ دوو dx dx نمونە چکە تەواوکاری x توان دوو کەم یەک لەسەر x کەم یەک dx نمونە چکە تەواوکاری x کەم دوو x کۆ دوو x توان دوو کەم چار dx بابین کۆمەڵێک نمونەی تر بنووسین ئەلێرانە تەواوکاری x توان سێ کۆ پێنج x کۆ یەک لەسەر x لێرەش تەواوکاری x توان سێ کۆ سێ x کۆ دوو لەسەر دوو بێگومان بە dx ئەوەش ئەوە dx تەماشایکە بابێت کۆمەڵێک نمونەی جوانمان هەیە بزانن و تەواوکاری وەردەگی بەس ئاگادارمە قوتابیە ئەمە هیچ ڕێسایەکمان نییە لە بۆ لێکدانی دوو کەوانە لە تەواوکاری وەکو داتاشراو نییە داتاشراو هیچمانگە دوو کەوانەمان هەبی کەوانە یەکەم وە خۆی داتاشراوی دووەم وە خۆی داتاشراوی یەکەم بەڵام لە تەواوکاری نیتمان دەبی خۆمان لە کەوانە و کەرت ڕزگار بکەین ئێستا بابین ئەو دوو کەوانەی لێک بدەین باشە هێمای تەواوکاری وەک خۆی x زاران x توان دوو باشە x زاران دوو دەبتە موجب دوو x ئەو دە سالب یەکە سالب یەک جاران x دەبتە سالب x سالب یەک جاران موجب دوو دەبتە سالب دوو dx ئەگە جوان تەماشایکەین بە زیاتر سادەی کەینەوە x توان دوو موجب دوو لەگە سالب یەکی دەبتە موجب یەک x کەم دوو dx ئێستا ئەوە نمونەکی زۆر سادەیە با تەواوکارەکەی وەرگری x توان دوو یەکی لۆ زیادکە دەبتە x توانی سێ دابەشی سێ ئێرە یەکە دەبتە یەک لەسەر سێ باشە کۆ یەکی لۆ زیادکە دەبتە x توانی دوو دابەشی دوو ئێرە یەکە دەبتە یەک لەسەر دوو کەم ئەوەش دەبتە دوو x کۆ ئەوە سی بابینە سەر ئێرانە ئەوەیان ئەو نمونە کەرتە جارێ جیاوازی دوو جا دەبی شیتەڵی کەین دەیکەینە دوو کەوانە سالب بە موجب سالب ئێکسەک لە بۆ ئێرە ئێکسەک لە بۆ ئێرە چەند جاران چەند دەکاتە یەک جاران یەک یعنی x توان دوو کەم یەک لە x کۆ یەک x کەم یەک هاتیە بە هێمای تەواوکاریش بنووسینەوە ئێرەشان x کەم یەک لێرە بنووسین dx ئێستا قوتابیان ئەگە تەماشایکەین x کەم یەک و x کەم یەک پێکەوە دەڕۆن کەواتە تەواوکاری x کۆ یەک dx زۆر ئاسانە زۆر سادە بووە یەک لۆ توانەکەی زیادکە دەبتە x توان دوو دابەشی توانە نوێیەکەی کۆ ئەوەش x کۆ سی بەو شێوەیە بابینە سەر ئەو نمونەی قوتابیان تەماشاکەن سێ کەوانەمان هەیە جارێ بە ئەو دوو کەوانە لێک بدەین ئەو دوو کەوانەگە تەماشاکەین ئاوەڵی یەکترینە ئاوەڵ چییە واتە دوو کەوانە وەکو یەک بەڵام لە نیشانە جیاواز باشە دەتوانین ئەوها بکەین x جاران x دەبتە x توان دوو سالب جاران موجب دەبتە سالب دوو جاران دوو دەبتە چار ئەو جارە x توان دوو کەم چارەکەی تەنیشتیشی وەکی خۆی بنووسەوە dx ئەوجا ئێستا ئەو دوو کەوانەش بابین لێک بدەین باشە تەواوکاری
x توان دو جاران x توان دو دەبتە x توانی 4 x توان دو جاران سالب 4 x سالب 4 دەبتە سالب 4 x توان دو ئەو جەبا ڕادەکەی کە لێک بدەین سالب 4 جاران x توان دو دەبتە سالب 4 x توان دو سالب 4 جاران سالب 4 دەبتە موجب 16 dx با ئەگەر بێت و تەمەشایەکی بکەینەوە x توان جاران x توان x توان 4 x توان جاران سالب 4 سالب 4 x توان دو سالب 4 جاران x توان دو سالب 4 x توان دو سالب 4 جاران سالب 4 موجب 16 یعنی کەواتە ئێرەشیان بەو شێوەیە دێهات با هەر یەک ڕەنگ بی ئەوە سالب 4 x توان دو کۆ 16 بابین بزانین سادەت ئەوانە پلەکان وەکو یەکە کەواتە دەبتە چێ تەواوکاری x توان 4 سالب 4 و سالب 4 دەبتە سالب 8 x توان دو کۆ 16 dx ئێستا قوتابیان بابێت تەواوکاریەکەی لێ وەرگرین یەک لۆ توانەکەی زیادکە دەبتە x توانی 5 دەبتە چەند دەبتە x توانی 5 دابەش 5 کەم 8 x توانی 3 دابەشی 3 کۆ 16 x کۆسی بابێن جوانتر بینووسین ئەوە دەبتە 1 لەسەر 5 x توانی 5 کەم 8 لەسەر 3 x توانی 3 کۆ 16 x کۆسی ئەوە یەک لە نمونەکان ئەگەر سێ کەوانەمان هەبوو بابێنە سەر ئێرانە قوتابیان ئەگەر هات و کەرتێکمان هەبوو ژێرەی کەرتەکە یەک ڕاد دەبوو ئەو یەک ڕادەیە ملکی هەموو ڕادەکانە لێ دەبی سەرەتا چی لێ بکەین سەرەتا پەرتیکەین بیدەینە هەمویان وە کورتکردنەوەی بکەین ئەگەر هەبوو تەواوکاری دەبتە x توان 3 دابەش x کۆ 5x دابەش x کۆ 1 لەسەر x dx با بزانین چی لێ دێ لە کاتی دابەش قوتابیان لە قۆناغەکانی ڕابردوو خوێندیتمە لە پۆلی هەتە لە پۆلی 9 10 ئەوانەش هەیە لە کاتی دابەش توانەکان کەم دەکرێتەوە کەواتە 3 کەم 1 دەبتە 2 x توان 3 xشی لێ بڕوە هێمای تەواوکاری دەبتە x توان 2 x دەگە xی بڕوە 5 دەمینێتەوە کۆ 1 لەسەر x dx ئێستا بابێن بزانین کو تەواوکاری لێ وەرگرین یەک لۆ توانەکەی زیاد کە دەبتە 3 ئێرە دەبتە ئێرەژیەکە دەبتە 1 لەسەر 3 x توانی 3 کۆ 5ەکە xی لەگەر نییە گوتمان تەواوکاری ژمارە بەس xشی لۆ زیاد دەکەی دەبتە 5x کۆ وە ژمارە لەسەر x دەبتە لنی ژێرەی کەرتەکە کۆسی دەکا ژمارەکە لنی ژێرەی کرد باشە ئەوە تەواوکاری ئەو نەخشی قوتابیان تەمەشایەرەکە ئێستا ئەگەر ئەو دوای پەرت کەم بیدەمە هەر هەمویان تۆزێک ئیشەکە زەحمەتتر دەبین لۆیە وا باشتر ئەو یەک لەسەر ببەمە دەری باشە ببەمە دەری تەواوکاریەکەی ئەوە دووە ڕاست بی بە دەری ئەوە یەک لەسەر دووم بردە دەری ئێستا تەواوکاری چمان هەیە تەواوکاری x توان 3 کۆ 3x توان 2 کۆ 2 دوای لە پاشە دەتوانین زارانی هەمیان بکەیەوە ئێستا ئەوە چی لێ دێ یەک لۆ توانەکەی زیادکە دەبتە x توانی 4 باشە دەبتە x توانی 4 دابەشی 4 ئەجا لێرە بنووسە 1 لەسەر 4 باشە کۆ یەکی لۆ زیاد کە دەبتە 3x توانی 3 دابەشی 3 کۆ ئەوە دەبتە 2x ئەوە دەبتە کۆسی
نەگۆڕی تەواوکارەکە دەنووسیەوە باش. ئێستا بابین ئەوەیان هەندێک سادەتری کەینەوە. 1/4 x توانی 4 کۆ ئەو سێ دەڕوا x توانی 3 کۆ 2x کۆ c. باشە هەمووی جارانی چەندی دەکەی؟ جارانی 1/2ەکەی دەکەیت چکە 1/2مان بردە دەرێ سەرەتا. باشە ئێستا بابزانی چی لێ دێ قوتابیان تەمەشاک. 1/2 جاران 1/4 دەبتە 1/8 x توانی 4 کۆ 1/2 جاران x توان 3 دەبتە 1/2 x توان 3 کۆ 1/2 جاران 2 دەبتە 1 ئەو ئێکسێک ماوە کۆ c. ئەوە وەڵامی نهائیە بەو شێوەیە. دەوە دەشتوانی پەرتی کە مەسەن ئێرە بکە 1/2 x توان 3 ئێرە بکە 3/2 x توان x ئەوەش دووش لەگە دوی کورت کەەوە دەبتە 1 ئەو دە تەواوکاری وەگری وە دەشتوانی ڕاستەوخۆ ئێرە 1/2 ببێ دەرێت چکە ژێرەکە دووە تەواوکارەکەی وەگری لە کۆتایی هەمان جارانی 1/2 بکەی ئەوەش دەکرێت. هەور دووشان هەر تەواوە هیچ مشکلێ نییە بە هیوای ئەوەی کە سوودتان لێ وەرگرت بێ. دێنە سەر ڕێسای هەفتەم تەواوکاری لە بۆ ساین کۆساین تان. ئێستا ئەگەر بێت و تەواوکاری لە بۆ ساینی ئەی ئێکس وەرگرین dx یعنی ژمارە x. باشە قوتابیان تەواوکاری لە بۆ ساینی ئەیکس داتاشراوی کۆساین دەبتە سالب ساین تەواوکاری ساینیش دەبتە سالب کۆساین. باشە کەواتە دەبتە سالب کۆساینی ئەی ئێکسەکەی دەنووسیەوە. دابەشی داتاشراوی گۆشەکەی داتاشراوی ئەو گۆشەی دەکا ئەی دابەشی ئەی ئێرە یەکە دەبتە 1/a کۆسی بەو شێوەیە. یان تەواوکاری کۆساینی ئەی ئێکس بی واتە ژمارە ئێکس تەواوکارەکەی کو وەردەگیری کۆساین دەبتە ساینی ئەی ئێکس دابەشی ئەی بەڵام ئێرە یەکە دەبتە 1/a کۆسی. ئاگادار بە قوتابیان. ئەگەر هاتوو مەسەلەن 1 کۆ تان دووزای ئەی ئێکس بوو dx ئەوانە dxی لەگەرە دەبتە چێ تەواوکاریەکەی دەبتە ئەو گۆشەیە ئەگەر ژمارە چی لێ بوو دەبتە 1 لەسەر ئەو ژمارەیە لەسەر ئەی تانی ئەی ئێکس 1 لەسەر گۆشەی تانی ئەی ئێکس. ئەو جارە تەواوکاری لە بۆ 1 لەسەر کۆساین یان ئەی لەسەر کۆساینی ئەی ئێکس ئەی لەسەر کۆساینی ئەی ئێکس یان ژبابرین ئەوە نەبی بەهاکانن جیاواز بی تەواوکاری ژمارە لەسەر کۆساینی تواندووی ئەی ئێکس. چی لێ دێت تەواوکاریەکەی dx دەبتە ژمارەکە لەسەر ئەی تانی گۆشەکەی وە خۆی دەنووسیەوە تانی ئەی ئێکس کۆسی ژمارەکە لەسەر ئەی تانی ئەی ئێکس کۆسی. قوتابیانی خۆشەویست ئەو کۆمەڵک ڕێسایە زۆر گرنگە دەتوانن ڕسمەکی بگرن دەبی پێش ئەوەی داخلی نمونونەکانی ساین و کۆساین بی دەبی ئەو ڕێسانە بە تەواوی بزانی. ئێستا بابێ کۆمەڵێک نمونێ لەسەر ئەو بابەتەی شیکارکەین. نمونە یەکەم ساینی 1 لەسەر 2x باشە تەمەشایکە بە ئاسانترین شێوە
ساين دبت سالب كوساين سالب كي بنوسا ساين دبت سالب كوساين قوشك قدس كاري ناكري او اكس دابشي داتاشراوي قوشكي دابشي يجلس دو بلام هالقراوكي بينا بيشو دوا او دي اكسش دقوري لبو كوسي نقوري تاو كاريكي بوشيوي كومالك نمونية لملزمكي هي للعبارة 132 ملزمكي 132 ملزمة زمة تمشى ايرك بابا ساين دبت سالب كوساين تاوكاري ساين دبت سالب كوساين او دبت سالب دو كوسايني سي اكس داتا شراوي قوشكي دبت سي او سالب دو دابش سي كوسي بيشتر الساكان لبو نسي باشا بابا تمشى او نمونيك ساين دبتا سالب كوساين دبتا سالب او يجلس تساري بنسوا ساينكي بكا كوساين اكس كوسايني قوشكا سيلس تسار اكس دابشي داتاشراوي او قوشي تسجمارة چيلي سيلس تسار كواتا ديم تدكم دابشي سيلس تساري بك يعني او سيلس تساري ايرا او سيلس تسار استا بين دەتوانێت ئەوەی هەڵگەڕێنینەوە دەبتە سالب یەک لەسەر چار جارانی کە هەڵدەگەڕێنێت بە چار لەسەر سێ کۆساینی سێ لەسەر چار ئێکس با هەنگاوە چکە باین سالب یەک لەسەر چار جاران چار لەسەر سێ دەبتە سالب چار لەسەر دوازدە سێ جاران چار دوازدە قوتابیان سالب چار لەسەر دوازدە چار لەگەر دوازدەی کورد دەبتەوە وایە چار لەگەر دوازدەی کورد دەبتەوە دەبتە سالب یەک لەسەر سێ دەشتوانیا ئەلێرانە ئەوەشمان هەیە ئەوەش دەکرێ ئاسانە ئەو چارە لەگە ئەو چارە کورتیکەوە باشە سەرە جاران سەرە دەبتە یەک لەسەر سێ کۆساینی گۆشەکەی وە خۆی بنووسەوە سێ لەسەر چار ئێکس کۆسی ئەوە وەڵامەکەی ئێستا بینە سەر کۆمەڵێک نمونەیەکەمان هەیە کۆساین ئەو جارە ئەو بابەتی ساینە ئەگە گۆشەکان کرد بوو ئەگەر بێت و سالب بوو هەر ئەو شێوانەیە ئێستا کۆساین دەبتە چ زۆر جوان دیقەت بدەنێ کۆساین دەبتە ساین کۆساین دەبتە ساین ئەو ساین ئەو سالب سێ بنووسەوە کۆساینەکە دەبتە ساینی گۆشەکەش بنووسەوە داتاشراوی گۆشەکەی پێش ئێکسەکەی چەندە پێنج نییە دابەش پێنج ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه زۆر زۆر ئاسانە بابە ئەو جارە بابە کۆساینی دوو ئێکس کۆساینەکەی بکە ساین دەبتە ساینی دوو ئێکس دابەشی داتاشراوی گۆشەکەی دابەش دوو کۆسی بە ئەو جارە ئەو های لێ بکەین ئێرە یەکە دەتوانین بڕێک جوانتر بینویسین بیکەینە یەک لەسەر دوو ساینی دوو ئێکس کۆسی بەو شێوەی ئەوەیان قوتابیان ئەمە دوو ڕێسامان هەیە کە دەبتە تانی ئێکس کە باسم کرد دەمەکانی دی تەمەشایکە مەسەلەن یەک لەسەر کۆساینی تواندوی ئێکس یان یەک کۆتان تان تواندوی ئێکس یان تان تواندوی ئێکس کۆیەک هەردوو ئەو بڕە تەواوکاریەکەیان دەبتە چ تەواوکاریەکەیان دەبتە تانی ئێکس تانی ئێکس ئاگادارم هەردووچیان تەواوکارە دەبتە تانی ئێکس یەک لەسەر کۆساین تواندوی ئێکس یان یەک کۆتان دووجا ئێکتان دووجا ئێکس کۆیەک تەواوکارەکان دەبتە تانی ئێکس باش ئێستا ئەوە سالب یەک لەسەر کۆساین تواندوی ئێکس ینی سالبەکەی فەرق دەکات لەگەر ئەو نمونەی سالبەکەی فەرقە کەواتە یەک لەسەر کۆساین تواندوو دەبتە چێ تەواوکارەکەی دەبتە تانی ئێکس ئەوەش سالبەکە کۆسی سالبەکە لە بۆ دانێەوە باشە دەتوانێت داتاشراوی تانی ئێکس دەبتە
تانی ئێک دەبتە یەک لەسەر کۆساین تواندوی ئێکس سالب تانی ئێک دەبتە سالب یەک لەسەر کۆساین تواندوی ئێکس یەک کۆتان تواندوی ئێکس دیسان تەواوکاریەکەی دەبتە تانی ئێکس بەجێرە ڕێساکانی کە تۆزێک پێش ئێستا باسم کرد یەک کۆتان دووجای ئێکس یان تان دووجای ئێکس کۆیەک دەبتە تانی ئێکس کۆسی باش ئێستا نمونەکمان هەیە ئەگەر بێت و یەک نەبی مەسەلەن ئێرانە یەک نەبی ئەوە سێیە باشە قوتابیان دەمادی باسمان کرد ئەگەر هاتو ژمارە لەسەر کۆساینی تواندوی ئەی ئێکس بی تەواوکاریەکەی دەبتە سێ دەبتە ئەو ژمارەیە سێ تانی ئەی ئێکس زۆر ئاسانە کەواتە ئەوەش تەواوکار بەخۆ ئەگەر یەک با یەک لەسەر کۆساین تواندوی ئێکس دەبووە تانی ئێکس بەس مادام سێیە باشە چوە داتاشراوەکەی تەمەشایکە ئەو سێی بنووسەوە دەبتە سێ تانی ئێکس کۆسی بەو شێوەیە ئەگەر بێت و وەکو پێداچوونەوەیەک باشە داتاشراوی لێ وەرگرین تەڵەبەینە تەمەشایکە تانی ئێکس دەکاتە چەند دەبتە یەک لەسەر کۆساینی تواندوی ئێکس ئەو سێش لێرانەیە ئەو سێی جاران سەرە بکە ئەوە نەگۆڕەکەی دەکات سفر دەبتە چەند دەبتە سێ لەسەر کۆساینی تواندوی ئێکس ئەگە تەمەشاکەینەوە هەمان پرسیارەکە دەرچوو ئەوە داتاشراوی ئەو نەخشەم وەرگرتەوە هەمان پرسیارەکەی کرد ئێستا دوو نمونەمان هەیە قوتابیانی خۆشەویست تان دووجای ئێکس و تان دووجای ئێکس کۆ سێ ئەمە هیچ ڕێسایەکمان نییە لە بۆ تەواوکاری تان دووجای ئێکس بەڵام هەیتمان لە بۆ تان دووجای ئێکس کۆیەک یان یەک کۆ تان دووجای ئێکس لۆ ئەوەی وەکو ئەو ڕێسایی لێبێ دێن زائید سفر یەکەن زائید سفر کو تەمەشاکەن کەواتە تەواوکاری تان دووجای ئێکس ئەگەر بێت و ئێستا ئەگەر هەر مەسەلەن هەر بڕێک یان هەر ژمارەك مەسەلەن هەر نەخشە کۆکەمی بکەم هیچ تەسیر ناکە لەبەرەوەی یەک کەمێک دەبتە سفر هیچ تەسیر ناکە بەڵام ئەمە لەو ئەوەی وەکو ئەو یاسایی لێبێ زائید یەک و ناقزیەکی دەکەین ئێستا ئەگەر تەمەشا بکەین تان دووجای ئێکس کۆیەک دەبتە چێ دەبتە تانی ئێکس تەواوکاریەکەی تانی ئێکس هەتا وەکو ئەو یاسایی لێبێ تانی ئێکس ئەو کەمیەکەش دەبتە ناقس ئێکس کۆسی ئەوە تەواوکاریەکەیتی نمونێکی جوانە ئاگاتان لێبی دی ئێکس ئەوەیان تەمەشاکەن بابە ئێستا ئەوەش کۆسەیە کەواتە لێرانە ئەوەی بنووسەوە تانی دووجای ئێکس کۆیەک و کەمیەکی بکە هەتا وەکو ئەوە کۆیەک ناقز یەک ئەگەر ئەزێت نەبی ئەو کۆسەیەش بنووسینەوە ئەوە کۆسێ ئێستا ئەگەر تەمەشایکەین ئێرە وەکو یاساکەی لێها تان دووجای ئێکس کۆیەک یاسامان هەیە دەبتە تانی ئێکس کە بەجێرە ڕێساکان دەبتە تانی ئێکس ئەو سالب یەک و موجب سێش دەبتە موجب دوو ئەوە موجب دوو وەنیە ئەنجامی ئێرە دەبتە چەند دوو تەواوکاری لێ وەگرێ دوو دەبتە دوو ئێکس ئەوجە کۆسی ئێستا دوو نمونەی جیاوازمانەیە قوتابیان ئەگەر تەمەشاکەین سەرەتا پێویستە بزانین کو نمونەکەی سادەکەینەوە ئەگەر تەمەشای ئێرە بکەین ئەوە عینە وەک خۆی بنووسەوە تەواوکاری ئێکس تواندوو کەم چار ئێکس کۆ چار هەمووی توانی سێ ئەگەر تەمەشا ئێرەکەین سەرەتای ڤیدیۆەکە باسمان کرد لن و ئی پێکەوە دەڕۆن ئەو دووە پێکەوە دەڕۆن سادەترین شێوەی لن و ئی ئەوە دەبتە توانی کەوانەکەی باشە یعنی دەبتە چێ دەبتە ئێکس ناقز دوو هەمووی توانی دوو بەو شێوەیە
x ناقص 2 هەمووی توانی 2 ئێستا قوتابیان ئەگەر تەمەشا بکەین ئەو دوو کەوانەیە لە چیەوە وەرگیرایە و کووە تەمەشایکە ئێرانە تەمەشا ئێرەکە لە چ وەرگیرایە لە ئەگەر شیتەڵ بکرێ ئەها تەمەشایکە ئەگەر ئێستا شیتەڵی بیکەینە دوو کەوانە ئەوە ئێکسەگلو ئێرە ئێکسەگلو ئێرە موجب جاران سالب 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 جاران موجب سالب چەند جاران چ دەکاتە چار کۆی کەینەوە ڕادەی ناوەڕاست دەردەچی دوو جاران دوو تەواوە دوو جاران دوو کەواتە دەتوانین ئەو کەوانەیە ئەوها بنووسین ئێکس تواندوو چکە دوو کەوانە وەکو یەکە هەمووی تواندوو ئەلێرەش دووبارە هەمووی توانی سێ ئەوەش ئێکس کەم دوو هەمووی تواندوو دی ئێکس ئەو کەوانە ئێرەشم شیتەڵ کردکردمە دوو کەوانە بەو شێوەی لێ هات هەمووشی تواسەیە ئێستا قوتابیان ئەگەر تەمەشایکەین توان بۆ توان جاران دەکرێت دەبتە ئێکس تواندوو ئێکس کەم دوو توان شەش کەوانە ئێکس کەم دوو هەمووی تواندوو دی ئێکس ئێستا مادام ئەو دوو کەوانە وەکو یەکە یەک کەوانەی بنووسەوە ئێکس کەم دوو توانەکان کۆکەوە دوو کۆ شەش دەبتە هەشت دی ئێکس ئێستا بووە تەواوکاری توانە بەرزەکان داتاشراوی ئێرە دەبتە یەک لە دەرێ هەیە مازن داتاشراوی ئێکس دەبتە یەک ئەو دەبتە سەفر یەک لە دەرێ هەیە کەواتە تەنها یەک لۆ توانەکەی زیاد کە دەبتە چەند دەبتە نۆ دەتوانی بنووسی یەک لەسەر نۆ ئێکس کەم دوو هەمووی توان نۆ کۆ سی بەو شێوەیە یەک لۆ توانەکەی زیاد دەکەی و دەیکەی نۆ دابەشی توانە نوێیەکەی دەکەی ئەوە نمونەی جوانە ئاگاتان لێبی ئێستا بابینە سەر نمونەی دووەم قوتابیان بە هەمان شێوەی ئێرانەیە ئێستا لە مادام لین و ئی پێکەوەنا هەوڵ دەدەی سادەیان کەیەوە ئەوە پێکەوە دەڕۆن ئەو شەشە دەبتە توانی ئێرە چی لێ دێ تەواوکاری سێ ئێکس کۆ چار ئەوەشیان کەوانە چکە سێ ئێکس تواندوو کۆ هەشت ئێکس کۆ پێنج هەمووی توانی شەش ئێستا ئەوە یاسامان هەیە لە توانە بەرزەکان ئەگەر داتاشراوی ئێرە لە دەرێ هەبوو بابێن بە جوانی تەمەشایکەین بزانین داتاشراوی ئێرە دەکاتە چەند ها قوتابیان تەمەشاکە داتاشراوی ئێرە شەش ئێکس کۆ هەشتە شەش ئێکس کۆ هەشتە دوو جاران سێ شەش ئێکس کۆ هەشتە ئەگەر تەمەشای بکەین ئایا لە دەرێ هەیە نەخێر باشە لە دەرێ نییە شەش ئێکس کۆ هەشتەکەمان نییە لە دەرێ ئێستا چ بکەین لۆ ئەوەی وەکو یەکی لێبێ ئەگەر تەمەشاکەین ئەو سێ جاران دووکەین دەبتە شەش ئەو چارەش جاران دووکەین دەبتە هەشت کەواتە بە جارانکردنی ئەو بڕێیان جارانی دوو بکەین داتاشراوی ناو کەوانەکەی دەردەچی کە شەش ئێکس کۆ هەشتە باشە کەواتە لۆ ئەوەی وەکو داتاشراوی ناو کەوانەکەی لێبێ لۆ ئەوەی وەکو ئەو داتاشراوەمان دەستکەوی باشە دێن جاران دووی دەکەین بەس ناشتوانی سەر بەخۆ دووی لە پێشدا بنی هەڵگەڕاوەکەی لە پێش تاوەکارەکەی دەنووسی باشە بابە هەڵگەڕاوەکە لە پێش تاوەکارەکەی دەنووسی ئێستا ئەگەر ئەو دووەی جاران سێکەم دەبتە شەش ئێکس جاران هەشتکەم چارکەم دەبتە هەشت کەواتە داتاشراوی ئێرە دەرچوو کە دەکا شەش ئێکس کۆ هەشت باشە ئێستا دێن چ بکەین مادام داتاشراوی ئێرەمان لە دەرێ هەیە ئەو کەوانەی کە توانەکەی لەسەرە داتاشراوەکەمان لە دەرێ هەیە کەواتە ئێرە دەڕوا ئێرەش دی ئێکسەکمان هەیە دی ئێکسەکەش دەڕوا یەکلو ئەو توانەی زیادکە باشە دەبتە سێ ئێکس تواندوو کۆ هەشت ئێکس کۆ پێنج هەمووی توانی حەفت و دابەشی
توانە نوێیەکەی دەکەین وەچی کەمان لە دەرێ هەیە یەک لەسەر دووشمان هەیە ئێستا چ بکەین سەرە جاران سەرە ژێرە جاران ژێرە دەتوانین برین 3x توان 2 کۆ 8x کۆ 5 توان 7 2 جاران 7 چاردە کۆ ئێرەش کۆسیە ئێرەش کۆسی وە دەشتوانی جوانتر بینوسین ئەوێک لەسەر ساردەی بینینێ دەرێ 3x توان 2 کۆ 8x کۆ 5 توان 7 کۆ سی ئەوە تەواوکاری ئەو نمونەیە قوتابیان ئەلێرە ئاگاتان لێبی ئەوەی کە ئەو کەوانەی کە توانەکەی لەسرە باشە داتاشراوەکەی دەتە 6x کۆ 8 لو ئەوەی ئەو داتاشراوەمان لە دەرێ هەبی ئێستا لە دەرێمان 3x کۆ 4 لو ئەوەی داتاشراوی ئێرەمان لە دەرێ هەبی وەرە بزانە چ بکەین باشە 6x کۆ 8 ئێرە 3x کۆ 4 کەواتە ئەو سێ جارانی دوو بکەین دەبتە 6 ئەو 4 جاران دوو بکەین دەبتە 8 لۆیە دووی لە پێش دادەنێ هەڵگەڕاوەکەی لە دەرێ باشە بابە ئێستا عالیەن داتاشراوی ئێرەمان لە دەرێ هەیە کەواتە دەرێ دەڕوا و تەواوکاریەکەش دەڕوا و دیئکسەکەش دەڕوا یەکلۆ توانەکەی زیادکە و دابەشی توانە نوێیەکەی بکە و ئەو یەک لەسەر دووەش بینە خوارێ ئێستا یەک لەسەر دوو سەرە جاران سەرە ژێرە جاران شێرە دوو جاران 7 چاردە ئەوە بۆ خۆی دەنووسیەوە و ئێرەش یەکە یەک لەسەر چاردە ئەو نەخشەیەوە خۆی بنووسەوە x توان 7 کۆسی بە هیوای سەرکەوتن